هۆی ڕاستەوخۆ لە ڕاستیا بریتە لەو ناعەدالەتی و زوڵمەی کە هەیە لەو فەسادە گەورەی کە هەیە پارەیەکی زۆرە ڕژێتە عێراقەوە لەوە 16 ساڵە هیچ بەرهەمێکی دیار نییە ینی خەڵک نامەنتەقیە دوای 16 ساڵ ئاوی بەردەوامی نەبێ کارەبای بەردەوامن نەبێ ڕێگەوبانی خراپێ خەستەخانە نەبێ ئیشیش نەبێ یانی لە ڕاستیا بە ئێستا بە ینی ڕەنگە زیاتر لە ملیۆنێک خریجی کولیە و مەعاهید و ئەوانە لەسەر شەقامەکانە یا ئەسوڕێنەوە یا خەریکی ئیشی زۆر سادە و ساکارن بۆ ئەوی پێی بژین لە ڕاستیا ئەمە هەمووی ناعەدالەتی و زوڵم و ستەم و فەسادی دەسەڵاتە خەڵکی هێناوەتە سەرجادە بەڵام عادەتەن کە خەڵگێتە سەرجادە هێزی کە بێگانە ئەوانە ئەتوانن لەو ڕێگەیەوە دەستی تێ بخەن ینی دەستی تێخراوە بەڵام دافعەکە دافعیشی نیشتیمانیە خەڵک خۆی ناڕازیە لە دەسەڵاتەکەەوە لای بەرێ هۆی ئەوەیە کە خەڵک بڕوای بە دەسەڵات نەماوە ینی مشکلت ینی مشکلەی گەورە لە هەر وڵاتێک کە گەیشت ینی متمانە لە نێوان دەسەڵات و خەڵکا گەیشتە ئەوەی کە ئیتر نەمێنێ گەورەترین هینە ینی گەورەترین خەتەرە لەسەر هەر نظامێکی سیاسی لە ماوەی 16 ساڵە ئەم دەسەڵاتە وعد بە خەڵکەیە ژیانی باشەکە هەلی کاری بۆ ئەڕەخسێنێ ڕێگەوبان باشەکە نازام خەستەخانەکان باشەکە هیچی ناتوت لە هاوین و لە زستانە کارەبا نییە بۆ خەڵگانی لە وەختێکە گەرمایەکی بەرز پلێشی گەرمای بەرز یاخود سەرمایەکی زۆر هەیە خەڵک پێویستی بە وەسائلی گەرمکردنەوە و فێنەکردنەوە هەیە لە وەختەیە کارەبا نییە بۆ ئەوەی خەڵگە لەبەر ئەوە لە ڕاستیە ئیتر خەڵک ئەوە گوێی لە بەڵێنی دەسەڵاتداران بۆ نەهاتوۆتە دی متمانەی نەماوە لەبەرەوە ئەوێ لەسەر شەقام بمێنێتەوە تا داواکانیە نەدی یەشێک لە احتیمالەکان ئەوەیە کە عادل عەبدولمەهدی دەست لە کار بشێشێتەوە بەڵام احتیمالێکیش هەیە کە بمێنێتەوە لە ڕاستیە جاوەکو ئێستا هیچ ڕێکەوتنێک لە بینی فەتح و هینا لە بینی هادی عامری و سەدران نییە تەنیا بە توێت یەکتری ئەدوێنن ینی ئەمە هینێکی تازەیە تاوەکو ئێستا یەکتریان نەبینیەوە ئەو دوانە هینیشیان ڕوئیاشان لە یەک دوورە و یەکێک لە هۆیەکانی ئەم ئەزمەیە کە تێکەوتووە لە ڕاستیە ئەو دوور یا جیاوازی ئەم دوو گروپەیە کە بەیەکەوە ئەم حکوومەتیان تەشکیل کرد ینی زۆر قورسە جارێک کە ئەمانە هەریەکە لەسەر ئەجەندای تایبەتی خۆی هەیە بێن جارێکی کە بتوانن حکوومەتێکی وایی دروست بکەنەوە و ئەوەی عادل عەبدولمەهدی وەڵامەکەی عەبدولمەهدی ینی وەڵامێکی بۆ چوونی من وەڵامێکی زۆر دەستوری و قانونی بوو و زۆر بەجوانی وەزعەکەی شەرە کرد بوو من عادل عەبدولمەهدی لەبەر ئەو زەعیفەیەی کە هەیەی و لەبەر ئەوەی کە کوتلەیەشی نییە ڕەنگ نییە بتوانێت سەرکەوێ هین بێ بەڵام لە حاڵەتێکە ئەگەر ئەو دەست بکێشێتەوە پێویستمان بەوە ینی نابێ جارێکی کە سەدر و هادی عامری بە یەکەوە دانیشتن و حکوومەتێکی دروستکەنەوە چکە عینەن تاس و عینە هەما و نەتیجەکەی واهی دەرەشێت لەبەر ئەوە ئەگەر گەیشتە حەدی ڕوخانی حکوومەت لە ڕاستیا پێویستمان بە ئەوە هەیە حکوومەتێکی بچکۆلەی ڕزگارکردنی نیشتیمانی قازی وەتەنی دروست ببێ و پەرلەمان بمێنێتەوە تەوعاً بۆ پشتیوانیکردنی ئەو حکوومەتە لەژێر گوشاری جەماوەرە پەرلەمان ناچار بکرێت کە قانونی انتخابات بگۆڕێ و مفوضیەی علیا کە ناوی مفوضیە العلیا المستقلة للانتخابات لە ڕاستیان نەمستەقیلە نەهیچە ئەمە مفوضیەی تەزویری ئیرادەی خەڵکە لە ڕاستیا بێ ئەم مفوضیە هەمویان بنێرنە ماڵەوە بشریان بە دادگا چکە پێشبینی ئەمە ئەکرا ئەم وەزعە لەبەرەوەی هەڵبژارنی 2010 لە سای ئەم مفوضیە تەزویراتێکی زۆر فەزیحی تیاکرا و من بۆ خۆم چەند جار پێشبینیم کردووە پێش دروستبوونی حکوومەتە و حکوومەتی دروستە بێ ناتوانێت بژی چکە لە پەرلەمانێکی تەزویرەوە دروستە بێت لەبەرەوە ئەبێم حکوومەتێکی ئینقازی وەتەنی بێ خەڵکی نیشتیمان پەروەرگ سەر بە لایەنەکان نەبن ئەم حکوومەتە بەڕێوە بەرن پەرلەمان بمێنێتەوە لە ژێر گوشارە قانونی انتخابات بگۆڕێ مفوضیە لابەرێ مفوضیەکی مستەقیل بە ئیشرافی دەولی ئەوانە بێن انتخاباتێکی نزیه بکەین ئەو کاتە ممکنە ڕەنگە لەم ئەزمەیە ڕزگارمان بێ وەڵام استیقالەدانی مادی ئالەم حاڵەتەیە بەم شێوەیە
فراغێکی دستوری قانونی گەورە دروستە بێت. ئەزانێ ئەوە حیزبانەی ئێمە لێرە هەر ئەو قسانە یان بۆ چاوەشەکردنی خەڵکە دۆستی کوردە ئەبوو بەشێک لە ناڕەزایەتیەکانی خەڵک لە عادل عەبدولمەهدی دروست بووە. هی ئەوەیە موچە ئەیا بە هەرێم نەوت ئەبوو لە بەرامبەر هەرێم نەوتی باتێ نەیاوەتی. بەشی زۆری ناڕەزایەتەکان لەوەیە کە بەرامبەر هەرێم ئەڵێن تۆ زۆر لاوازی بۆچیوە بۆ ئارەی نەوتی بەسرە بچێ بۆ هەرێم با هەرێمیش ئەو 250 بایە هەرێم ئەڵێ دۆستمانە بەڵام وەکو چۆن سەدر پشتیان لە عادل عەبدولمەهدی کرد فتح و بینا پشتیان تێ کرد کوردیش عینەش بە تەنها لەو ناوە بەجێیان هێشتووە مادەم بە دۆستی خۆتی ئەزانی دامی بکە با نەوتەکە بایەتی وای لێ نەهاتێ بەشێ لە مشکلەکانی کەمترە بوونەوە لە ڕاستیە لەبەر ئەوە نابێ ینی تۆ هەر کەسێکەیە بە دۆستەکانی جارێ کورد لە دروستکردنی دوژمنە بە تایبەتی کوردی عێراق و حیزبە دەسەڵاتدارەکانی کوردستانی خۆمان پسپۆڕن لە دروستکردنی دوژمنە دۆستیان پێیان ناکرێت بەس بۆ دروستکردنی دوژمن زۆر شارەزار. ئەزانی کاکە گۆڕینی دەستوری ئێمە جامیدە ناگۆڕێم حیواراتانە ئێستا پێشەوەی ئێوە بێن من لەناو گروپەکانە لەناو گروپی عەرەبی ئەوانە ئەو مناقەشاتانێ دەستور ناگۆڕێ دەستور بە هیچ جۆر دەستورێکی جامیدا ئەبێ سێ پارێزگا بە یەکەوە وتیان ناگۆڕێ ئەکیل ئەو سێ پارێزگایە کورد دەوری هەبووە لە دانانی ئەو مادەیە ئەو سێ پارێزگای وەختی خۆی مەبەستەوە بووە کە ئەم دەستورە بە زەرەری کورد نەگۆڕێ لەبەر ئەوە ئێستا سونە ڕازیە دەستور بگۆڕێت چکە داوای ئەوە کە نیزامی سیاسی لە پەرلەمانیۆ بکرێ بە ڕێاسی سونە بە هینە ڕازیە بە نیزامی ڕێاسی ینی دەنگ بەو دەسوورە گۆڕینی دەسوورە نە کوردیینی پێ نە بەشێک لە شیعەکانیش لەبەر ئەومە فەوزایە کە دروست بووە لە ڕاستیە هەنێ ئەم دروشمیان هەڵگرتووە ئەم دروشمە عێراق بەرەو وێران بوون ئەبا بەرەو هەڵوەشانەوەی ئەبێ واز لە گۆڕینی دەسوور بێنن خەلەل لە دەسوورە نییە هەنێ ڕەنگە خەلەلی بچوو شتیابێ ئەتوانرێ بەڵام مادە ئەساسیەکانی دەسوور دەستکاری بکرێ عێراق هەڵەوەشێەوە ناشکرێ وەکو وتم ناکرێت ئەخرەوە لەژێر زەختی جەماوەریە دەسەڵات ناچار بۆ هەنێ ینی ئەبوو ئەو شتانەی کە دائیمە لەژێر گوشارەیە کە ئەمانی خۆشمان هەروان خۆ چەند جارێک هەنێ مەتاڵی بوشتی وای ژەماوەر هاتۆتە دی لەم هەرێمەی خۆشمانە خەڵک بێت چوو بێتە سەرجادە خوێنی یابێ ئەنجا هەنێشتیان کرد بێت لەوێش عینەن ئەو دەسەڵاتە چکە ئەم ڕەعیلە ئەم هینە ئەم داینەسۆرانەی سیاست لە هەرێم و لە عێراق و هەرێمیان وێران کردووە ئەمانە لەژێر زەختی جەماوەریە پێویستەکە بگۆڕێ لە بەچیە گۆڕێ خۆ بە ئینقیلاب نایگۆڕی نایکوژی هێزی هەیە نفوزی هەیە بەوە ئەکرێ کە قانونی انتخابات بگۆڕین مەسەلەن دەستور ئەڵێ هەر 100,000 کەس حەقی کورسیەشی هەیە لە پەرلەمانە ئەبێ بەو پێی ئەوە هەر 100 هینێک ینی 100,000 کەس لە ناوچەیەکە مرکزێکی انتخابی هەبێ و نائبی خۆی هەبێ ئێستا ئەو تەوەجۆهەیە قانونی انتخابات وا لێ بکەن ئەو کاتە ئەو حیزبانە وردە هەڵەوەشێن خەڵک دەنگیان نایەتێ خەڵکی کەیەتە پێشێ بەم تەریقەیە ئەمە بێ چەند خولێکمان پێویستێت تا ئەو گۆڕانکاری قوڵانە ڕووبن خاسی جەماوەرێکی ناوە جەماوەرەکە طبعاً حەقی هەیە ئەوە من حەق ئەم بە خەڵک لەسەر حەقاتۆ سەرجەردە بەڵام هینە شارەزای سیاست نین شتیوا ئەڵێن هیچ لە سیاست نازان مەسەلەن داواکە هەر سێ سەرۆکاتێکە هەڵبۆشێتەوە دەستور ئەبێ بگۆڕێ لە پەرلەمانیۆ بکرێ بە ڕیاسی ئەمانە ممکن نییە بێنە دین ئەمانە ئەگەر ڕووبەن عێراق نامێنێ جا لە سیاسەتیشا ئەوە نییە یان هەموو شتێکم ئەوێ یا هیچم ناوێ یا عێراقێکم ئەوێ کە سەرکۆمارێکی بەهێزی هەبێ و یا بە عێراق هەڵوەشێ هەر کەس بچێ بەلایەکە ئەمە ناکرێت لە جیاتی کوردنی ئەمە ئەوانە بەتەنیا لەبەر کورد ئەمە ناکەن لەبەر ئەوان غەڵەت تێگەێنراون چکە ئەو خەڵکەی هاتۆتە سەر شەقام بەشێکی زۆری وەعی دەستوری و قانونی ئەوانەی نییە دوای مەتاڵیبە تایبەتیەکانی خۆی کەوتووە دوای مافەکانی خۆی کەوتووە هەنێ خەڵک دروشم ئەعلانەکەن ئەوانش لەوە لە علمی نەفسا پێوتری عەقڵی جەماعی کەسێک دروشمێکڵێتەوە هەمووی بە دوای ئەڵێتەوە کەسێک بەردێک هاوێژێ ئەوانی کەس بە دوای هاوێژن ئەمە لە حاڵەتی وایە عەقڵی جەماعیە تاک شوێن هینەکەوێ یعنی جەماعە شوێن تاکێکەکەوێ کە لەو لەحزەیە خۆی بە قائید طەرحەکە بۆیان
ئەمە مشکلەیەشی گەورەیە ئەمە تاالبانە بەشێکی زۆریان ناتوانرێت بهێنرە دیچکە عێراقەڵەوە شوێنێ دەستور ناتوانرێت بۆ گۆڕێوەکو وتم دەستورێکی جامیدا ئەم حیوارەتانە لەگەڵ مساقفەکانی عەرەبیشا بەردەوامە من ئێستا پێش ئێوە وەکوتم ئێستا هێشتا وەڵامێکم حازر کردووە بۆ یەشێک لەوانە نەمناردووە لەبەر ئەوە دەستور ناگۆڕێ ئەو خەڵکەی کە ئەڵێ مەترسی گۆڕینی دەستور هەیە کە دەستور گۆڕا سونە ئەچێ بەلایەکە کورد ئەچێ بەلایەکە بەشی شیعیکە ئەچێ بەلایەکە لەبەرەوە ئەم دەستورە ناگۆڕێ بەس وەکوتم ئەتوانین قانونەکان باشکەین و ئەتوانین هەنێ مادەی دەستوری کە زەرەر لە هیچ نادا ئەوانەش ئەتوانین دەستکاری بکەین یەشێک لەوانە مەسەلەن هینی هینە مەسەلەن خەڵک داوا ئەکا پەرلەمان ژمارەی پەرلەمانتاران کەم بکرێنەوە ئەمە دەستور ڕێگە نادا دەستور ئەڵێ بۆ 100,000 کەس ناڵێ بۆ دەنگدەریش 100,000 دەنگدار ئەڵێ بۆ 100,000 کەس یەک نائب کەواتە تۆ کە 36 ملیۆنی هەبوو ئەبێ 380 پەرلەمانتاری هەبێ 10 ساڵیکە کە بوو بە 50 ملیۆن هەبێ 500 پەرلەمانتاری هەبێ ئەبێ ئەتوانین ئەم مادەیە تعدیلکەین ژماری پەرلەمانتاکەم بکەینەوە ئێستش دەسوور ڕێگەی داوە سەربازی عێراقی بێتە چکە عێراق یەک وحدەی جوغرافیە یەک دەستور حکومانەکە ئێستش ئەتوانی ئەوەی کە ڕێگەی گرتووە سیاسەتە نەک دەستور ڕێگەی نەگرتووە سیاست ڕێگەی گرتووە